سەردانی پەرلەمانی عراقی بکەین و لەگەڵ بەڕێز عەبدولئیلاه وائیلی کۆ ببینەوە کە بەرپرسی زیندانیانی سیاسی و شەهیدان و ئەنفالە بۆ ماوەی سەعات و نیوێک کۆ بووینەوە و سەرەتای قسەکانیشمان بەوە بووە ئایا پەرلەمان ئامادەیە دوور لە حکومەتی هەرێمی کوردستان و دوور لە ڕێکخراوەکانی گوێ بۆ ئێمە بگرێ و کارمان بۆ بکە ئەوان وتیان بەڵێ ئێمە کار بۆ زیندانی سیاسی دەکەین پەیوەندیمان بەوە نییە ئەمە کوردە عەرەبە تورکمانە خەڵکی بەسڕەیان خەڵکی عێراق لە نەتیجەی ئەو گفتوگۆیە کە بە دەنگ و ڕەنگ بۆمان هێناونەتەوە و لە سایدەکانیش دای دەبەزێنین و چێش دەیەوێ پێی دەدەین دوای سەعات و نیوێ گفتوگۆ گەیشتینە ئەو نەتیجەیە پێشنیاری عەبدولئیلاه وائیلی ئەوە بوو کە ڕێکخراوی زیندانیە سیاسەکانی عێراق بەیانێک یان کتابێک بنێرێت بۆ پەرلەمانی عراقی بۆ عەبدولئیلاه وائیلی و ئەویش لە ڕێگای خۆیەوە موافقەتێک دروست کات لەناو پەرلەمان کە بەڵێنیدا کە ئەمە دەکات بۆ ئەوەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی بەڕەسمی کتابێک بکرێت بۆ حکومەت و کتابێک بکرێت بۆ موسسەی زیندانیە سیاسەکان کە هەموو زیندانیەکی سیاسی بە ئارەزومەندانە بە ئازادانە دەتوانێت بچێت مستەمسەکاتی خۆی تەقدیمی حکومەت دائیرەکانی زیندانیەک مدیرێتەکانی زیندانیانی سیاسی بکە مستەمسەکاتی خۆی پێی بێت بکرێت بۆیە لێرەوە داواتان لێ دەکەم برایان زیندانیانی سیاسی با کەمێک دوورکەوینەوە لەو بیر و باوەڕە حیزبیە تەسکەی هەمانە لەو ڕێکخراوەیەی هەمانە دەست بخەینە ناو دەستی یەکەوە بۆی بتوانین بەشێک لەو مافوو ئیمتیازاتانە کە بەڕاستی کار ئاسانێکی زۆری بۆ کراوەوە لە ماوەیەکی زۆر کورتیشدا دەکرێت لێتان ناشارمەوە من لێوێش وتومە وەڵڵاهی وەرن حکومەتی هەرێمی کوردستان ئەو سەلاحەتی داوێتی بە مدیرێتەکە بیدا بەم دەستەیە ئێمە ئەگەر لە ماوەی 3 مانگدا مافوو ئیمتیازاتی زیندانیانی سیاسیمان نەجێڕایەوە عێراق ئێمە هەڵۆزن کاک جارێکی تر بەخێر بێن سوپاستان دەکەین و هەموو ئەو قسانەی کە من باسم کرد یان ئەوانەی کە باسمان کردووە لەوێ ئێمەش ناشارینەوە بە دەنگ و ڕەنگ هێناومانەتەوە دەتوانن لە سایدەکاندا لە ئێستاوە دای دەبەزێنین چێش دەیەوێ ڕەنگە لە ڕێگای کاک ئاسۆوە پێی بگا ئاسۆی مختار بۆ ئەوەی بزانن ئێمە چەند ڕاشکاوانە قسەمان کردووە و ئێمە لەوێ تەنها یەکشت هەیە نامەوێت لە ئێوە بشارمەوە ئێمە وەکو وتومانە وەکو عێراقیەک هاتوین بۆ ئەوەی ئیشەکان بڕوا بەڕاستی هەوڵشمان نەداوە نە کۆمکار بشکێنین نە کەسێک لە ناو کۆمکار بشکێنین نە حکومەت بشکێنین نە پەرلەمان بەڵام وتومانە وەک پێویست ئاوڕێکی جدیان لە زیندانیان سیاسی نەداوەتەوە و درۆشمان نەکردووە جارێک کە سوپاسان دەکەین هیوادارم لەناو ئێوەدا خەڵکێک هەیە زۆر لە ئێمە تێگەیشتوترە زۆر لە ئێمە بە ئەمەکترە زۆر لە ئێمە دڵسۆزترە تکایە وەرنە پێشەوە بۆ ئەوەی هەموو دەستەکان بکەین بێت دەست بۆ جێڕانەوەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی جارێکی کە بە ناوی ئەم هاوڕێیانە بکە لەگەڵمان بەیەکەوە چوین بۆ بەغا سوپاسان دەکەین و سوپاسی هیلاکبوونی هەموو ئەو خەڵکانە دەکەین کە هاوکارمان بوون جانی من ئێمە کە لێرە کۆبووینەتەوە لەبەرەوەی کە لێبڕینێک هەیە لە منحەکەمان و ئیمتیازاتی زۆربەی زۆری هاوڕەکانم و زۆربەی زۆری زیندانیانی سیاسی لێ بێبەشن بۆ لەبەرەوەی یاسایەکەیە کە پێوترێ یاسای ژمارە 11 ساڵی 2011 بەپێی ئەم یاسایە چ منحە ئەو چ مافوو ئیمتیازاتێک بۆ ئەو زیندانیانەی کە لە وەجبەی 1 تا وەجبەی 8 کەوا 10 ساڵمان تێپەڕانوە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بەحساب دوو موچەش نییە یعنی یەکیان منحەیە لێ بەخشێنراوین ئێمە بە پێی دەستور بەڵام ئەوی تریان وەکو مامۆستایە وەکو فەرمانبەرێک موچەیەکی تری هەیە وایان کردووە کە یەکێکی ببڕێ اختیاری کات باشە ئەمەش قەی ناڕازی بەڵام لە دواییە زۆربەی زۆری ئەوانی کە بە منحەیەک ئەژین ئێستا منحەکەشیان لێ بڕاوە لەو مافوو ئیمتیازاتانەی کە حکومەتی عێراقی داوێتی ئێمە تقریبا ینی ڕۆبعێک ئیمتیازی ئەوانمان پێدراوە بۆ ماوەی 10 ساڵ لە عێراقا ئەو قەرارەی کە دراوە لە پەرلەمانی عێراقی هەموار کراوە بە یاسا ئەوان بۆ ماوەی 25 ساڵە بێجگە ئەوەی کە ئەوان 1,250 وەرەگرنی ئێمە 500,000 بۆ 500,000کەش بۆ ماوەی 8 مانگە بڕاوە ئێمە لێرا کۆبینەوە بۆ داوای مافوو ئیمتیازاتەکانی خۆمان